ئەم کەناڵە ئۆڤەرێکی زۆر ناوازە و تایبەتی بۆتان ئامادە کردووە. تەنها سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و ببنە براوەی $50 کارت. ئەو کەسەشی کە دەبێتە براوە بە دڵی خۆی دەتوانێت داوای کارتی ئینتەرنێت بکا یاخود کارتی مۆبایل. تەنها پێویستە ئەم کەناڵە بگەێنین بە 10,000 سەبسکرایب. ئەو کاتا تیر و پشکەکە ئەنجام دەدا، بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. بسن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. بەو جۆرە ناوتان دەسێتە تیر و پشکەکەوە بۆ بردنەوەی کارتەکان. هەروەها کەناڵێکی زۆر ناوازەیە دەربارەی مۆبایل. دڵنیام لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. چیرۆکی گەڕ و کەچەڵ و کوێر ببینە خودا چۆن تاقیانی کردەوە، دواتر چۆن خودایان لە یاد کرد. سڵاوتان لێبێ هاوڕێکانم، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت دانیشتە بوو لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵەکانی. چیرۆکێکی بۆیان باس کرد کە لە پێشووتردا نیان بیستە بوو. فەرمووی لە بەنی ئیسرائیلدا 3 پیاو هەبوون کە لە کوڕەکانی پێغەمبەر یعقوب بوون. هەر یەکێکیان نەخۆشیێکی زۆرا و زۆریان هەبوو. یەکێکیان نەخۆشی گەڕی هەبوو لە گیانیدا و پێستەکەی ڕەنگی زۆر ناشرین بوو، کەس لێی نزیک نەدەبۆیەوە. و یەکێکی تریان سەری کەچەڵ بوو، هیچ موویەکی لە سەریدا نەبوو و ئەوەی کۆتایی هەردوو چاوەکانی کوێر بوو و نەیدەتوانی هیچ شتێک ببینێ. خودای گەورەش ویستی تاقییان بکاتەوە هەتا دەرکەوێت کەیان سوپاس گوزارە بۆ خوددا و کەیان خوددا لە یاد دەکا. ئێستاش دەست بە ڤیدۆکەمان دەکەین، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کارەکردنی زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. خودای گەورە فریشتەیەکی لە شێوەی مرۆڤ نارد بۆ لایەن و فریشتەکە هەموو شتێکی پێیان دەبەخشی کە داوایان دەکرد. فریشتەکە چوو بۆ لای پیاوی یەکەم کە نەخۆشی گەڕی هەبوو. کاتێک چوو بۆ لای پیاوەکە بینیتی بە غەمباری دانیشتووە. فریشتەکە پێی گوت چ شتێکت ئەوێ لە دنیادا هەتا تەواو دڵخۆشت بکە. پیاوەکەش گوتی ئەمەوێ ئەم نەخۆشیم لەسەر لا بچێت و چاک ببمەوە تا خەڵکی لێم بێزار نەبن و ڕێزم لێ بگرن. فریشتەکەش دەستی هێنا بە گیانیدا. ڕاستەوخۆ بەویستی خودای گەورە چاکەوە بوو. پاشان فریشتەکە گوتی حەزت لە چ ماڵێکی دنیایە؟ کابراکەش گوتی وشتر، من ئارەزوو دەکەم وشتری زۆر بەخێو بکەم. خودای گەورەش وشترێکی سکپڕی پێیدا و فریشتەکە گوتی ئینشاءالله خودای گەورە بەرەکەتی تێدا دەکا بۆت. پاشان چوو بۆ لای پیاوی دووەم کە تەواوی سەری کەچەڵ بوو. فریشتەکە گوتی حەز بە چ شتێک ئەکەی لە دنیادا؟ پیاوەکەش گوتی ئارەزوو لە پرچێکی جوان دەکەم تا خەڵکی ڕێزم لێ بگرێت و کێشم بۆ دروست نەکە. ئەم سیمایی ئێستام زۆر بێزاری کردوم. فریشتەکەش ڕاستەوخۆ دەستی هێنا بەسەریدا و بەویستی خودای گەورە قژ لە سەریدا ڕوا. پاشان فریشتەکە گوتی حەز لە چ شتێک ئەکەی لە ماڵی دنیادا؟ کابراکەش گوتی مانگا. خودای گەورە مانگایەکی سکپڕی پێی بەخشی. فریشتەکەش گوتی خودای گەورە بۆت زیاد بکات و بەرەکەتی تێدا بکە. پاشان چوو بۆ لای ئەو پیاوەی کۆتایی کە هەردوو چاوەکانی کوێر ببوو و هیچ شتێکی نەدەبینی. فریشتەکە پێی گوت چ شتێکت ئەوێ لە دنیادا؟ پیاوە نابیناکە گوتی داواکارم لە خوددا بینایی چاوەکانم بۆ بگەڕێنێتەوە تا جوانیەکانی دنیا و خەڵکی پێ ببینم. پاشان فریشتەکە دەستی هێنا بە سەر چاویدا و بەویستی خودای گەورە بینایی چاوەکانی بۆ گەڕایەوە و زۆر بە باشی دیمەنەکانی دەبینی. پاشان فریشتەکە گوتی حەز بە چی شتێک دەکەی لە ماڵی دنیادا؟ پیاوەکەش گوتی من زۆر ئارەزوو لە بەرخ دەکەم. ئارەزوو دەکەم بەرخێکی زۆر بەخێو بکەم. خودای گەورەش بەرخێکی سکپڕی پێیدا. فریشتەکەش گوتی خودای گەورە بۆت زیاد بکات و بەرەکەتی تێدا بکە. بەم جۆرە فریشتەکە هەر سێکیانی بەجێهێشت. پاش چەند ساڵێک خودای گەورە بەرەکەتی کردە ناو ماڵ و سامانەکەیانەوە بە شێوەیە کە هەر یەکێکیان بوونە خاوەنی دۆڵێک لەو ئاژەڵانی کە خوددا پێیانی بەخشی بوو. پیاوی یەکەم کە نەخۆشی گەڕی هەبوو بوو بە خاوەنی دۆڵێک لە وشتر. پیاوی دووەم کە سەری کەچەڵ بوو بۆیە خاوەنی دۆڵێک لە مانگا. پیاوی کۆتایی کە نابیناکە بوو بۆیە خاوەنی دۆڵێک لە ماڵات. فریشتەکە گەڕایەوە بۆ لایەن بۆ ئەوەی تاقییان بکاتەوە.
ئایا خوددایان لە یادماوە یاخود نا چوو بۆ لای پیاوی یەکەم و ئەم جاریان فریشتەکە لەسەر شێوازی پیاوێکی ڕێبواری هەژار سەردانیانی کرد. کاتێک چوو بۆ لای ئەو پیاوی کە تووشی نەخۆشی گەڕی ببوو، فریشتەکە پێی گوت من پیاوێکی ڕێبوارم، ئەوەی پێم بوو لە سەفەرەکەمدا پێم نەما و تەواو بوو. ئێستا هیچ کەسێک ناگاتە فریام ئللا خوددا و پاشان تۆ نەبێ. داوات لێ ئەەکەم یەکێک لە وشترەکانتم بدەیتێ تا پێی بگەڕێمەوە بۆ لای کەس و کارەکەم و خزمەکانم. پیاوەکە گوتی من زۆر ماندوو بوومە هەتا ئەم وشترانم بەدەستهێناوە، هەروە بە ئاسانی نایدەم بە تۆ، دوای ئەوە تۆکەی هەتا هاوکاریت بکەم. فریشتەکە گوتی من تۆ ئەناسم، تۆ ئەو کەسە نەبووی کە نەخۆشی گەڕیت هەبوو، هەروەها زۆریش هەژار بووی، دواتر خودای گەورە شیفای پێدایت و ئەم سەرۆت و سامانەی پێت بەخشی. پیاوەکەش گوتی من هەموو ئەم سەروەتم لە باو باپیرانمەوە بۆ ماوەتەوە. فریشتەکەش گوتی ئەگەر تۆ درۆ ئەەکەی ئەوە داواکەرم لە خوددا کە بتگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە پێشووتر لە سەری بووی. و فریشتەکە دوای ئەوەی ئەو قسەی کرد پاشان بەجێ هێشت. خودای گەورەش دوای ماوەیەک ماڵ و سامانەکەی لێ سندەوە و هەمان نەخۆشی گەڕی توش کردەوە و هەتا ئەو ڕۆژەی کۆسی دوایی کرد هەر بەو شێوازە مایەوە و بەگرە خراپتریش بوو. پاشان فریشتەکە چوو بۆ لای پیاوی دووەم لەسەر شێوەی پیاوێکی کەسەڵی هەژار. کاتێک پیاوەکەی بینی پێی گوت ئەی هاوڕێ من پیاوێکی ڕێبوارم، هیچ شتێکم پێنەماوە لە سەفەرەکەمدا و هیچ ڕزگاربوونێکشم نییە بێزگە لە خوددا و پاشان لە تۆ. داوات لێ ئەەکەم یەکێک لە مانگاکانتم بدەیتێ تا بتوانم بگەڕێمەوە بۆ لای خزمەکانم. پیاوی دووەم کە پێشووتر پیاوە کەچەڵەکە بوو گوتی من زۆر بەم مانگایانەوە هیلاک بوومە، هەروە بە ئاسانی لە دەستی نادەم. دوای ئەوەش ئەم سەرۆت و سامانە لە باو باپیرانمەوە بۆم ماوەتەوە. فریشتەکەش گوتی ئەگەر درۆ ئەەکەی خودای گەورە لێت بسەنێتەوە. خودای گەورەش ماڵ و سەروەتەکەی لێسەندە و گەڕاندەوە بۆ حاڵی پێشووتری. پاشان فریشتەکە چوو بۆ لای پیاوی کۆتایی لەسەر شێوازی پیاوێکی نابینای هەژار. پێی گوت من پیاوێکی ڕێبواری هەژارم، لە گەشتەکەمدا هیچم پێ نەماوە، ئومێدم بە خوددا و پاشان بە تۆیە، داوات لێ ئەەکەم مەڕێکم بدەیتێ تا سەفەرەکەمی پێتەواو بکەم. پیاوەکەش گوتی من پێشتر نابینا بووم، بەڵام دواتر خودای گەورە چاوی پێبەخشیم، هەروەها هەژاریش بووم، دواتر دەوڵەمەندی کردم، بە ئارەزووی خۆت چی ئەبەی لە ماڵەکەم بیبە من ئەی بەخشم لە پێناو خوددا. فریشتەکەش گوتی ئەی هاوڕێ ماڵەکەت بۆ خۆت هەڵبگرە، من تەنها ئێوەم تاقی کردەوە، هاوڕێکانت دەرنەچوون لەم تاقیکردنەوەیە، تەنها تۆ نەبێ کە هێشتا خودای گەورەت لە یادا و ئەو بەخشانەش لە یادە کە پێتی بەخشیوە. تۆ ئێستا لە تاقیکردنەوەکە ڕزگارت بووە، خودای گەورەش لێت ڕازی بووە و سەرچاوی ئەم چیرۆکەش ئیمامی بوخاری گێڕاوێتەوە و بەم جۆرە هاتمە کۆتایی چیرۆکەکە. هیوادارم پند و ئامۆژگاریتان لەم چیرۆکەوە وەرگرتە بێ و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و دڵنیاش بن لە کارەکردنی زەنگۆڵەی تەنیشی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ من هەیە ئەوە دەتوانن هەموو ڕەخنە و پێشنیارەکانتانم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.